باشکە ڕۆژ بۆ لای چۆلاکەکە چۆلەکەکە پیزانی خێرا دەرچوو لەلانی ئامارێ بەخشکە ڕۆژ بۆ لای چۆلاکەکە ئامارێ بەخشکە ڕۆژ بۆ لای چۆلاکەکە چۆلەکەکە پیزانی خێرا دەرچوو لەلانی چۆلەکەکە پیزانی خێرا دەرچوو لەلانی کۆسە بڵەکانتان وەخشکە ڕۆژ بۆ لای چۆلەکەکە چۆلەکەکە پیزانی خێرا دەرچوو لەلانی خەیگایاندا سودانەکێنە سێتا بیبچوسێ پیوی من هێلگەی مەربەهێلا نەگەی یەکرێنەوە دڵنیم لە بەم ناڵی گەیاندا سەرکانێک خێرا هەر بە فڕکانێک خۆی گەیاندا سەرکانێک خێرا هەر بە فڕکانێک بەزابری چنگ و دەنو هێنای سێچاوی بچوو بەزابری چنگ و دەنو هێنای سێچاوی بچوو سپی و دیمەن هێلگەی مەربەهێلا ناگەی سپی و دیمەن هێلگەی مەربەهێلا ناگەی بەردی بێل کەزانی دای خرمان باددانی بەردی بێل کەزانی دای خرمان باددانی دوودانەکەی ماشکە فرمێس لە چاوی تکە دەستان خۆش ئەو لە کۆتایی کاتدانەکەی مارکە دانن سڵاوتان لێبێ عزیزانی من چۆنن ئەم کاتەتان باش بەیوام زۆر باش بن من تاوارم لەگەڵتانم بۆەوەی کە ئەمڕۆ بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم جا بۆ گۆرانی خۆشە دەستمان پێ کرد تا پێشەوە باسی ئەو گۆرانی ئەمانە کرد لەگەڵ ستافی مای بناڵانی کورتار کە ئەمان و 2008 لە هەولێر کۆنسێرتێکمان کرد ئەو گۆرانیەمان وتەوە ئەنجە ئەو کاتە کە وتمان ئاها مارێ بەخشکە ڕیزی پێشەوەیان زانی بەڕاستی ماری لە ئیتر هەستانە سەر پێسێرێکیان کرد دوای زانیان کە گۆرانیەکەیە جا ئەم گۆرانیە زۆر تایبەتە بۆیە پێم خۆش بوو کە ئەمڕۆ بۆتان بڵێم دەیوام کە ئێوەش چێشتان لێ بینی بێت ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە لەبەرەوەی کە هەوڵێن زۆرترین پەیوەندی وەربگرین بۆیە مناڵەکان دڵخۆشم کە بتوانن هەمویان وەڵامی ڕاستمان پێ بڵێن و براوە بن ئێوەش لە هەر جێک بنتوانن هەرێستا هەوڵ بن کە پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 400 999 یاخود 0 751 849 ئەنجا شتێکی تریش زۆر زۆر سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاڕەکانە بابزانین کێمان لەگەڵایە ئایا مالەگەڵە؟ ئەلو ئایا؟ بەڵێ ئایا چۆنی؟ بەڵاو باشم یاخوا باشبی لە کێو لەگەڵمانایی؟ لە بازیان لە بازیانەوە ئایا پەیوەندی پێوە کردین گۆرانەکە خۆش بوو کە بۆ موتی؟ بەڵێ زۆری خۆش بوو کاتە تۆش بە دڵ بۆ ئەیکەوتم ئەها مارێ بەخشکە تۆ ژاوزانی بەڕاست مەیان تۆ ئێستا تێگەشتوویلەوە تێگەیشتم وەڵانەوە باشە ئایا چەند ساڵی؟ 10 ساڵم 11 ساڵی ئەی یەخواتە من درێژ 10 ساڵم چەند؟ 10 ساڵ؟ ئەی ئەو یەکەم لەکوێ هێنا یەکێکم زیاد کرد بووی یاخواتە من درێژ بخەی ناکەدەی 1 و 11 و 10 ئەوەنەی فەرق نییە باشە پێم بڵە دەکۆیکەی تۆ لەگەڵ چەند کاتە 11 لەگەڵ کوڕکی تۆ لەگەڵ چەند کاتە 11 بەڵێ 1 ئەی باشە 11 چەندی لێ دەکەی ئەکاتە 1 11 چەندی لێ دەکەی ئەکاتە 1 بەڵێ 1 10 چەند؟ 10 دە باشە ئەگەر 11 یەکی لێ دەرکەی چەندەکە؟ 11 لێ دەکەی ئەکاتە 9 11 یەکی لێ دەرکەی ئەکاتە 9 نا 10 ئافەرم چاپڵێکی بەهێز زۆر سپاس هەر بژیدایە ئایا هیچت بۆ ئامادە کردوونیان بڕۆینە لای سەرخەکەمان بۆم ئامادە کردی دوانیش چی ئامادە کردووە؟ گۆرانی دوو گۆرانی ئەڵڵا ئەدەی کامێ؟
بیڵێ بەڵە بەڵە بینیم لا خەوما بەرزم لا زاوی ئەفرم بە نەرمی لا بەرزی و ناوی هەوڕ و باوەنداس وتیان ماترسا بارستر باوە جوانە جوانە ناکەوی بارستە جوانە جوانە ناکەوی زۆر خۆش ئەو گۆرانی زۆر زۆر تایبەتە ئەزانی باشە وەرە ئەگەر تۆ ڕۆژێک بتوانی کە بفریت ئەچی بۆ کێ ئەڵەی چی؟ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان تۆ توانات هەبوو کە بفرید و باڵی زۆر گەورەت هەبوو ئەچی بۆ کێ من بەڵێ وەڵاییم بۆ لای تۆ ئای گیان چەند جوانە یاخوا بەخێر بێ وەڵی وتم بەشکم منی بیر بێ بڵێ بێم بۆ لای تۆ کە چی وادوت ئایا زۆر زۆرم خۆشەی زۆر خۆشحاڵە بم ئەنجا ئەو کاتەکە هاتی بۆ لامیتر بێکەوە یاریەکەین گۆرانێکاڵینەوە ئەچین بۆ لای چرخەکەمان وەرە باشین بۆ لای چرخەکەمان یاڵا پێمان بڵێ یەک دوو سێ گۆرانێکی تریشم حاضر کردووە توانم پۆز بڵێ باشە دەی بۆمان بڵێ لا پێش هەوراوە جوجو ئەسێری چاوشین و سوو با مناڵێک بەتەنیا کە دیاری لاگەڵ ناکات بێسەیری بەرنامەی ژیری و دیاریکە دواتر پەیوەندیمان پێوە بکات خۆی درستی کردوای دەست ئەو بیرۆکێت لێ ئەبم منیش دواتر وا ئەیڵێمەوە با مناڵێ کە بەتەنیا دواتر پەیوەندی کا بە ژیری و دیاری و لەگەڵمانە بێ هەربژی ئایا بەڕاستی زۆر ژیری بەی وای بەختێکی باش و ئیشەڵا براوە بی با بزانین سەرەتا چیمان بۆ دەرەچێت پێمان بڵێ یەک دوو سێ یا دوو سێ کڵاوێنمان بۆ دەرچوو ئایا بەڵێ باش ئەنجا لە ژمارەیەکەوە هەمانە تاوەکو ژمارە هەژ واتە 8 کڵاومان هەیە لە نێوان ئەم 8 کڵاوەیە یەکێکیان دیارەکەی تایە ئەبێت تۆ بیدۆزیتەوە چۆنەی دۆزیتەوە لە سەرەتا ئەتوانی ژمارەیەک دیاریکەی بڵێ فت واتە کەمیکەی تۆ کڵاوەکانەتە دواتر گوڵەکەت بۆ دەرەچێت دوو جاریش دەتوانی بڵێ گوڵ باش ژمارە 4 ژمارە 4 چی بێت گوڵ بێت فت بێت گوڵ یەکسەر گوڵ بەڵێ بەزا دەتوار هەوڵێکیشم لەگەڵ بە هەوڵێکیشی لەگەڵ بم با بزانین چیتیایە تاو گوڵ بەڵێ یەک دوو سێ یای نەبوو یەک گوڵماوە نەبەخوا سێشەممەکەی تر ڕاستەکەی لەویایە بوو ئایا ڕاستەکەی سێشەممەکەی تر لە ژمارە 4 بوو بەس ئەی گۆڕین ژمارەیەکی ترمان پێ بڵێ ژمارەیەکی تر ژمارە چەند وەڵای نازانم وەڵاهی نازانم ئەو ژمارە چەندە هەشت فت هەشت گوڵ بێ با گوڵ بێ هەشت گوڵ یەکسەر گوڵ ئەمە کۆتا گوڵتە ئاخر وەڵای نازانم با دەتەوار بۆ هەوڵێکم لەگەڵ مای ڕاستی بەخوا ئایا منیش نازانم لەکوایە هەشت فت هەشتی بێت فت بێ با فت بێ بەڵێ هەشت فت یەک دوو سێ دەست خۆش تیای نەبوو ئێستا دوو ژمارەمان ڕۆشتەوە با بینە ئێرەوە واز لەو دوو ژمارەی تر بێنی سێمانەیە حەوتمانەیە 2 6 1 5 وەڵاو ئاگادار بە یەک گوڵماوە ئەوانەی ترەتوانی بڵێ فت ئەڵێ یەک گوڵ ماوە بەڵێ یەک گوڵت ماوە کە جوانە بەداکی ئەڵێ یەک گوڵ ماوە
ئێدەی ئایا وڵای نازانم تو ژمارەیەک بڵە خۆت و بەختی خۆتە ئەو پەڕی براوە نەبووی ڕۆژێکی تر پەیوەندیمان پێواکەیت یەک ژمارە چەند یەک یەکچی یەک گوڵ یەک گوڵ بەڵێ دڵنیایت بەڵێ باشە بەیوای بەختێکی باش یەک دوو سێ سێ تیای نەبوو ئایا بەڵام چاوەڕێتم کە ڕۆژێکی تر پەیوەندیمان پێ بکەیت و پێکەوە یاریەکی ترکەین ئاگاداری خۆت بە خوات لەگەڵ خواحەفیز بەڵێ عەزیزانم ئێوەش لە هەرجێک بنەتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 یاخود 0 ناوی مەلەکە با بزانین مەلەک چۆنە ئەلو مەلەک بەڵێ چۆنی ئەدەواشتنی وەڵام من باشم تۆ چۆنی باشم هەمیشە باشبی لە کۆ لەگەڵمانای مەلەک چەند ساڵی چەندێک دڵخۆشی چیەکەی سەرقاڵی چیت پێی سادەکەوە دەپانام 12 ساڵم ئایتەمە درێژ بیا خۆ ئای چەندێک دڵخۆشی ئێستاکە لەگەڵمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەرنامەی ژیری و دیاری دوایەتی نەلای چرخەکە ئیشەڵا براوی زۆر ئەس زۆرێکی بچووک یان زۆرێکی گەورە زۆرێکی گەورە زۆر باشە مەلەک بڕۆینە لای چرخەکەمان یاخود پرسیارێک لێکم با بڕۆینە لای چرخەکە کاتە پێمان بڵێ مەلەک 1 2 3 بۆی کە چرخەکەمان بسوڕێت 1 2 3 جیاوازی وێنەکان گیان بەڕاستە منیش ئاواکەم دەبابی گۆڕین 1 2 3 گەیاندنی تۆپمان بۆ دەرچوو ئەمە پێویستی بە کارەبانیە خۆت و بەختی خۆت ژمارەیە کەڵەی منی ژەڵێم کە تۆپەکە گەشتووە بە گۆزەکە یاخودنا باشە؟ ئەنجا 1 2 3 4 5 6 بۆریمان هەیە بە دڵی خۆت ژمارەیە کاڵابژێری ئیتر خۆت و بەختی خۆت ژمارە سێ ژمارە سێ بەیوای بەختێکی باش 1 قەیتێکە 2 یاڵە 3 ئایا کارەباخان ناتەوە بزانین چی بووە؟ براوە بووی براوی پیرۆز هاوڕێ جوانەکەم خوارد لەگەڵ ناوی شتێکی تریش بوو ئایا یەکەم هاوڕێمان بۆ زانن ئێستا ئایا لە ماڵەواڵە براوە بووم خوافیز بڵێ عەزیزانم ئێوەش لە هەرجێک بنەتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 دەی بینووسندەی هێناتان مۆبایلەکانتان؟ ئەدەی باش 0 460 یاخود 0 751 849 03 باش بۆ سەپلەکانتان بەڕاستی دڵخۆشم پێکە ئاخر تخوا کێمان لەگەڵە کێ؟ شیلان؟ ئەلو؟ سڵاو داتەوار سڵاو شیلانگیان چۆنی؟ باشم یاخوا باش بی لە کێو لەگەڵمانای؟ لە دەستخورماتوەوە خۆشحاڵین ئەی چەند ساڵی؟ 12 ساڵم ئەی یاخوا تەمەند درێژ بی یەکەم جاریشتە پەیوەندیمان پێواکەیت بەڵێ منیش زۆر دڵخۆشم ئەروەها منیش تۆش زۆر دڵخۆشی
کاتۆرە با بە دڵخۆشیەوە یاریەک بکەین. باشە. یاری پیتەکان بکەین یان یاری ڕەنگەکان؟ یاری ڕەنگەکان. ڕەنگەکان؟ من ڕەنگە پێ بڵێم تۆ نمونە بڵێ یان تۆ ڕەنگم پێڵێ من نمونە بڵێم. یان دابەشیکەین. من ڕەنگ بڵێم؟ بەڵێ. باشە. قەیناکە دابەشیکەین دواییش تۆش پرسیار لە من کەی حەزم لەو یاریە منیش بەشداری بکەم؟ باش. من 5 ڕەنگ پێڵم تۆش 5 ڕەنگ. دەست پێ بکەین؟ بەڵێ. بینەران دەست پێکەین سێرکەم بزانن کە نمونونەکانمان چیە. ڕەنگی زەرد. ڕەنگی زەرد؟ بەڵێ وەکو؟ وەکو وەرە خوارەکە وەکو مۆز. ببە بە هاوڕێ. وەکو مۆز باشە ئافەرم. ڕەنگی شین. شین وەکو ئاسمان. ئاسمان هەتا بڵێ بەرزە دەست خۆش. ڕەنگی سەوز. ڕەنگی سەوز وەکو سێو. سێوی سەوز. بەڵێ. وانیا خۆسەوی سوور نابێ. ئەی ڕەنگی سوور. ڕەنگی سوور وەکو شلک. شلک چەند خۆشە. ئەی ڕەنگی سپی. سپی وەکو یەلکە. وەکو یەلکە. زۆر بە سوود ئازانی بەیانیان بیخۆ. من جار وایە بەیانیان 2 هێلکە ئاخۆم یان 3 بۆی کە پرۆتینی زۆر وەرگرم. ئەی ناڵم بۆچی تەوار بۆچی ئەوە بێزە؟ جەنۆرەی تۆیە. تۆ ڕەنگ بە من بڵێ 5 ڕەنگم پێ بڵێ. دەی زۆر دڵخۆشم خێراکە. باشە. ڕەنگی پرتەقاڵی. پرتەقاڵ. باشە. ڕەنگی سوور. سێوی سوور. باشە. ڕەنگی مۆر. سێوی مۆر. نیمانە. گوڵی لافێندەر. دەگاڵتەم کرد بۆچی ئەم دۆڕێنن بەگاڵتە وتم بۆی پێ بکەن. چیتر خێرا 2 ڕەنگت ماوە. ڕەنگی زەرد. زەرد وەکو وەرە خۆرەکە یاخود سێوی زەرد. بەڵێ. یەک ڕەنگ ماوە. ڕەنگی ڕەش؟ بەڵێ. وەکو خەڵووس. بەڵێ ڕاستە. زۆر باشە وەرە با بڕۆین لە لای چەرخەکەمان. باشە. ئەزانی ڕەنگەکان ئەوانەی کە وتمان هەمووی لە چەرخەکەشە هەیە بۆ هەمووی ئەمان توانین بڵێن چەرخەکە. با بڵێن 1 2 3 1 2 3 دەست خۆش. با بزانین شیرانی هاوڕێمان چی بۆ دەرەچێن. وەڵڵا دووبارە هەوڵ بین بۆ دەرچێن. ئەبێ دووبارە هەوڵ بین. ئەبێ بڵێنەوە 1 2 3. زانیاری گشتی بڕگەیەکی زۆر باشە بۆ تۆ. بەدڵتە؟ بەڵێ. باش زۆر چاکە. پرسیارەکە دەربارەی چی بێ؟ وەرزشی بێ، تەندروستی بێ، گەردوونی بێ؟ وەرزشی. کاتە پێم بڵێ 2 3. 1 2 3. تۆ ئەم ماوەی سێریاری تۆپی پێکەیت؟ بەڵێ. ئەی باشە جمهوری چی یانەیەکی؟ رۆناڵدۆ. ئیشەڵڵا براوە بێ. پرسیاری سێم هەر دەربارەی تۆپی پێیە. با بزانین ئەتوانین وەڵامی ڕاستمان پێ بڵێ دڵنیام ئەتوانین. پرسیارەکەمان ژمارەی یاریزانانی یاری تۆپی پێ لە هەر تیپێکدا ئەبێ چەند یاریزان بێ؟ 13 12 11. با کاتمان بڕوە. باش بگەڕێت ئێستا شاشەکە. باش. ژمارەی یاریزانانی تۆپی پێ بۆ هەر تیپێک ئەبێ چەند بێ؟ ئێوەی زانن؟ نایزانن؟ ئەیسە یاری ناکەنەوە؟ 12. 12. بەڵێ. یارمەتیم بەدادەتەوە. یارمەتی پێم 12 نییە. باشە. 11. 11. بەڵێ. یارمەتیم بە.
باشە باوەری بگرین تەپەکانتان دەست خۆش برابووم بەڵێ بەڵێ یانزە یاریزانم تەوار بژیت خوافیز خوارد لەگەڵ خوافیز زۆر باشە ئازیزانم ئەبێ بیزانن کە سێری یاری تۆپی پێکەن ئەبێ بزانن کە ژمارەی یاریزانانی تۆپی پێ بۆ هەر تیپێک یانزە یاریزانن ئەنجە خۆشەویستەکانم ئازیزانم لە هەر جێک بنەتەوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 1970 ئەوە زوو بۆتانە خوێنمە بۆی کە بیرتان نەچێتەوە یاخود 1950 ئەنج بەرنامەی ژیری و دیاری خۆ بیرتان ماوە بیرتان ماوە ئەزانن نایزانن بۆچی بیرتان چۆتەوە دەبا بیرتان خەمەوە هەموو یەک شەممە و سێ شەممە و پێنج شەممەیەک ساعات 4 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابێ بۆ ئەوەی کە دڵخۆشتان بکەین دیاریتان پێشکەشکەین ئەنجا بۆیە ئێستا بە دڵخۆشیەوە ئەڕۆینە لای ناوبڕێکی زۆر کورت و هەر بە دڵخۆشیەوە ئەگەڕێینەوە بۆ لاتە دانیشتومە ساڵە خەراق دەریە کەسم لانیە هەر خۆمم تەنیا دانیشتومە ساڵە کەنار دەریە کەسم لانیە هەر خۆمم تەنیا بڕاستی بەس خۆمم دڵنیە کپە ئارام و متا شەپۆلمەوێ ئادەی کوا دەریە کوانی دەریە بڵێ بە باوێ بەڕوو تا بڕوە ئاوی ڕووناکیت بیهێنێ و ببا کپیت نەهێڵێ هەر بجوڵێنێ بتکا بە شەپۆل یاریت لەگەڵکە یاریت لەگەڵکە بەشی دووەمیشی هەبوو ئەو گۆرانیە چۆن سەماکەن شەپۆلەکان چەند جوان و ڕێکن لەرینەکان تێکەڵ بە تیشکی خۆرە بن هەموو خۆرەکە هاتەوە تێکەڵ بە تیشکی خۆرە بن هەموو زۆر سپاس ئیتر تێکەڵ بە تیشکی خۆرە بن هەموو ئیتر زۆر دڵخۆشە بن بەڵێ ئازیزم چیرۆکێکی خۆشتان بۆ بگێڕمەوە چیرۆکێکی زۆر خۆشە زام پێتان بڵێم یان بڕۆینە لایەکەم پەیوەندیەکی ترمان بۆتان باس بکەم پێتان خۆشە بێ دڵخۆشە بن دە باشە کەواتە بۆ سیسە بۆتان باس دەکەم کاگاری تخوام بۆ گرێک دەخە دەست خۆش بێ بڵێن چی ئەمڕۆ هاتم بۆ دەوام ئیتر هاوڕێیانی پرسگە وتیان تەوار سپرایزێکمانەیە بۆ من ژوتم چی بوو خێرا پێم بڵێن ئیتر وتیان وەرە بۆ لامان ئیسە پێتەڵێن ئیتر کە ڕۆشتم سەید بڵێن چیم بینی مناڵێکم بینی زۆر جوان بۆ هاتبوو بۆ لام ئەنجا چەپکە گوڵێکی بۆ هێنابووم ئۆلەکام گیرفانە دام نابوو گوڵەکە وەستم ئەوەتانە گوڵەکەشتم هێناوتم پیشانی ئێوەیە مزانن سێرکەن چەند گوڵێکی جوانە گوڵە گۆڵ بینیتان بۆنیشی زۆر خۆشە گوڵە باخە بەس لێتان تێک نەچوو کامە گوڵەکەیە ئەنجا نستاویشە پێشکەش بەدادەتەوار زۆر زۆر سپاس بۆ ئەو گوڵە بەڕاستی زۆر دڵخۆشی کردم ئەم گوڵە ئەکەمە ئاوە ئەگەر بیکەمە ئاوە توێتەوە نییە کاغەزە قەینایکەمە چوارچێەوە هەڵیەگرم
ئەنجە کێمان لەگەڵایە پێم بڵێن ئێستا پرسیارێکی لێکم بزانە مەیزانێت. نیمە؟ ئەلو نیمە؟ ئەلو چۆنی؟ باشم یاخوا باش بی نیما لە کێوە لەگەڵمانای؟ لە هەڵەبجە شەیدەوە. لە هەڵەبجەوە پەیوەندی پێوە کردوین یەک دنیا خۆشەویستیمانەیە بۆ هاوڕێیانمان لە هەڵەبجە. ئەی چەند ساڵی؟ 2 ساڵی ئەیتەمەند درێژ بی. نیما تۆ ئەزانی ئەوە چ مێروویەکە کە باڵی هەیە شیلەی گوڵ هەڵەمژێت؟ ئەوە هەنگە. ئافرین ئەو زانی باشە. تۆ ئەزانی گوڵ لە ڕێگەی چیەوە ئاو لە زەویەوە هەڵەمژێت بۆ بەشەکانی ڕەگ. ئەوە شزانی. ئەی باشە ئەمە چ گوڵێکە کە ڕەنگی زەردە؟ ناوەکەشی ڕەشە؟ نێرگز؟ نا سپی و زەرد نا ڕەش و زەرد. گوڵە بەڕۆ. گوڵە بەڕۆژە. ئافرم ئەوە شزانی چەپڵێکی بەهێز بۆم هاوڕێمان. ئەی گوڵەکەی من جوانە؟ بەڵێ. زۆری جوانەوانیە بیکەمەوە گیرفانم؟ بەڵێ. تۆڵێ بیکەمەوە گیرفانم؟ بەڵێ. دەباش با بیکەمەوە گیرفانم. ئەنجا پێم بڵێ دڵخۆشی ئێستەکە لەگەڵمانای؟ ئەمە دوای بەڵێ. بڕێن لای چرخەکەمان؟ بەڵێ با بڕۆین. با بڕێن. من گەشتمە لای چرخەکەمان کوای تۆ نەهاتووی ناوبینم لەکوای؟ میشە تەلەفۆنەکەم. ناو تەلەفۆنەکەی وامزانی بۆ ئێرە. کاتە با بڵێن 1 2 3. 1 2 3. بابزانین چیمان بۆ دەرەچێ. هیچمان بۆ دەرنەچوو. ئەبە بێت دووبارەیکەینەوە. 1 2 3. کاگاریەوە هیلاک نەبووی کاتێکی من هەر بەدەستەوە خەینا دوای لێ دوورک. پۆلەکان وەڵام بمەرەوە کاگاری. ئەدەست خۆش. سەرساز. کارتەکەم وەرگرتەوە. ئەنجا پێمان بڵێ لە پۆلی چەنی؟ نایکێ 4. لەگەڵ ساڵەکە لێم پێچوو. ئەمنی ژاوا هەڵایەکەم زۆربەی کات خەی ناکە. بەس خەمم بوو وتم بۆکسی ژمارە دە لە کێو بێنین ئێمە تانۆمانێ. خەی ناکە. ژمارە 4؟ بەڵێ. بابیکەینەوە. 1 2 3. ژمارە 3 پرسیاری ژمارە 3. بۆت خوێنمەوە؟ بەڵێ. تۆ ئەڵێ بۆت خوێنمەوە؟ بەڵێ. باش. پرسیارەکەمان ئەڵێ قەبارەی هەیف واتە مانگ گەورەتر دەردەکەوێت لە قەبارەی خۆر. بۆچی؟ چونکە نزیکترە لە زەوی یاخود چونکە ڕووناکی لێوە دەرناچێت یاخود هەسارە نییە؟ مناڵم بانێڵە تۆ بیڵە با کاتەکەمان بڕا بڵێ بڵێ. قەبارەی هەیف گەورەتر دەردەکەوێت لە قەبارەی خۆر. بۆچی؟ زۆر ئاسانە. بۆچی؟ هەر بڵێ بۆچی ئێستەرەزانی. چونکە ئافەرم چونکە بابزانین ڕاستە. تەپڵەکانتە زۆر ڕاست بوو. دەست خۆشاوڕێ جوانەکەم براوە بووی. زۆر سپاس. پیرۆزە خوات لەگەڵ خوا حافی. هاوڕێکی ترمان لەگەڵایە بە ناوی کێ؟ دینە؟ ئەلو دینە؟ ئەلو دینە گوێ لە من نییە؟ منیش گوێم لە تۆ نییە. ئەلو باشە چاوەڕێکن کێشەمان. ئازیزانی من خۆشەویستانم ئێوەش لە هەر تێک بن ئەتوانن هەر ئێستا ئەم دقەیە ئەم سانیە
هەوڵ بن کە پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 4 9 یاخود 0 751 849 03 پەیوەندەکەی داخراوەتەوە بەداخەوە. بە هیواین کە بتوانێت دووبارە پەیوەندیمان پێوە بکات هەوڵ باتەوە ئیتر ئەمڕۆ بێت کە پێنجشەممەیە یان یەکشەممە بێ یان سێشەممە بێ یاخود پێنجشەممەکەی ترمان بێ ئێمە هەموو یەکشەممە و سێشەممە و پێنجشەممەیەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەعات 4 لەگەڵتانین بۆەوەی کە ئاستی ژیری هاوڕێکانمان تاقی بکەینەوە دیاریان پێشکەشکەین لە بەرامبەرە. بۆی زۆر سپاس بۆ IQ و دووبارە بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم. ئەنجە باسی یوتیوبەکەشمانکەین. ئەو گۆرانی خۆشەی بۆم وتن ئەم بەرنامانی کە من پێشکەشتانەکەم هەمووی لە یوتیوبەکەمانە هەیە. یوتیوبێکمان داناوە تایبەت بە ئێوە مناڵەکان. یوتیوبەکەمان ناوی کورسات کیتسە، لەوێ ئەتوانن سێری تەواوی بەرنامەکانمان بکەنەوە. بەرنامەکانی هاوکارانم، بەرنامەکانی من، بەرنامەکانی زیتەڵا، گۆرانیەکان، ئەو گۆرانیانی کە مناڵەکان لەبەر یەکەن ئەڵێن داتەوار با بۆت بڵێن جەمنی ژەڵم فەرم وەکو ئەم هاوڕێمان کەیسە گۆرانیمان بۆڵێ نایتە؟ دنیا؟ ئەلو؟ ئەلو؟ ئەلو دنیا چۆنی؟ بۆنیدادەتەوە وەڵام من باشم تۆ چۆنی؟ یاخوا باشبی بە قوربانە بم. لە کێو لەگەڵمانای؟ لە لە چەمچەماڵەوە. ئەی چەند ساڵی؟ دەرچم بۆ شار دەرچووی بۆ شەش. تۆ هاوڕێی بەرنامەشی وایە؟ ناوەڵە ناوەڵا یەکەم جارتە؟ بەڵێ ئەی هەستەکەم گوێم لە دەنگ بووە پێشتر. دیارە دەنگەکان لە لای من تۆزێ گۆڕانکاری باشە ئەی پێمان بڵە گۆرانیت ئامادە کردو بۆمان؟ ناوە قەیناکە من دوای گۆرانیتان بۆڵم. گۆرانی زۆر پرسیارم لێکە چۆن؟ پرسیارم لێکە پرسیاری لێکەم. باشە ئەمە چییە؟ ئەمە چییە؟ هەموو ڕۆژێک ئەیبینین ڕووناکیەکی زۆر زۆری هەیە بۆمان و گەرمیشمانەکاتەوە بەڵام لە شەوە نامێنێ. خۆر خۆرە؟ بەڵێ ئافرم چەپڵێکی بەهێز. هەرگیز ئەو چۆن زانیت مەتەڵەکە باسان بوو. بەڵێ بڕۆینە لای چرخەکەمانیان مەتەڵێکی تر لێ پرسم. بەدڵی خۆر بەدڵی من بەڵێ با پرسیارێکی تری لەکەم. ئەمە چییە؟ چ ئاژەڵێکە لە دارستانە پێڵێن پاشای دارستان؟ بڵنگ یان شێر شێر؟ شێر وەڵاوەش زانی چەپڵەیەکی بەهێز. ئەی دەست کەواتە هەمووی زانی با بڕۆینە لای چرخەکەمان. یاک سێ چیمان بۆ دەچوو؟ ئای کەچاکە ئەڵڵا دەبێت کە بیریان بڕگەیەمانە کرد. ئەزانی دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو. ئەنجا سەرەتا بووکەڵێک دیاریەکەین دوای بە دوایە ئەگەڕێین ئەتوانی سێ ژمارەی تر بکەیتەوە لە پێشایەک ژمارەکەیتەوە دوای ژمارەکانی ترەکەینەوە ئیتر بە دوایە گەڕین ئیشەڵا براوە شەبی با بزانین ژمارە چەندە لە بژێری. پێنج پێنج؟ بەڵێ پێنج چۆنایی بوو؟ شێوەی چۆناییە نازام کامەیە پێنج. ئازوندەیە بازنەیە؟ یعنی ئەمەیەوە نییە؟ یەک دوو سێ. بووکەڵەکەم قازە قۆزە. ئەنجا پێمان بڵێ قازەکەی ترمان لەکوێیە؟ وەڵاهی هاوکاریم کە لەسەرە یان نەخوارەوە. ئەتوانی سێ ژمارەی تر بڵێ یان لەسەرەوە یان لە خوارەوە یەکێکە لەو دوو. لە ژمارە سێیە. ژمارە چەند؟ سێ سێ؟ تۆڵی قازەکەی تر لەویایە؟ تۆ بڵێ گر لە سێیا بێ نەخنکێت منۆستەکەم لێرە بخنکێ ئەم بەشە ئاویتیان نییە پێویستی بە ئاو. هاوکاریم کە ژمارە چەند؟ سێکە ناگۆڕی؟
با ئەیگۆڕم ئەیدی بەتە ژمارە لەسەر هەڵوەژێڕیان لە خوارەوە دادەچێت. تۆ ژمارێک بڵێ خۆیان لەسەر یان لە خوارە. 8 بەڵێ بۆ دوورکەوتیتەوە ئەیگۆڕم نەیکەمەوە لە دووە بەڵێ لە ژمارە دووە بووم خەریب و بیکەمەوە نەیکەمەوە بەڵێ باشە دەی ژمارێکی تر حوتە بیکەینەوە بەڵێ 1 2 3 ئەو قازەکە بۆ بە جوچک لێرە بەداخۆ نەبوو دوو ژمارەکەت ماوە ئەمە نەبوو خوافی ژمارەی 2 ژمارە 2 ئەوە کەیتر بوویتی ژمارە 2 تۆ بوویت بابزانی ژمارە 2 ئەگەر ژمارە 2 نەبوو ژمارەیەکی ترمەوە ئەگەر ژمارە 2 بوو براوە بیت حەسەکەیت براوە بیت بەڵێ زۆر زۆر منیش زۆر حەزەکەم دەی بابزانی 1 2 3 یاینم بەس ژمارەیەکی ترم ماوە لەسەر هەڵوەژێڕیان لە خوارەوە بەدڵی خۆت تۆ ژمارەیەک بڵێ ئێستا ژمارە 2 نەبوو ژمارە 8 و 4 لا بردبووە نەبوو 3 لادا چەند 3 لادا تۆ ژمارەیەک بڵێ بزانم چەنەڵێ 4 باشە 4 دوور نییە ئەی 6 زۆر دوورە 6 وتی 6 ئەمە کۆتا ژمارەتە وتی 6 خۆت ژمارە 6 هەڵبژاردەوە من نازانم تاو 1 2 3 ئەگەر براوە بووی گۆرانیمان پێشکەشەکەی نایزانی خەی ناکە ئەگەر براوە بوویت ئەبێت دڵخۆش بیت تەنها مەرجمان ئەوەیە باش 1 2 3 پیرۆزاوە ڕێتوانەکەم براوە بووی توانیت کە هەر بژیت خوا لەگەڵ خاتی با خازەکە داخەمەوە بۆ سنەوەکو بڕوات دوای کێ ئیگرێتەوە بەخوا من ڕناکەم بە دوای هاوڕێیەکی ترمان لەگەڵایە ناوی ژینەیە ئەلو ژینە چۆنی تۆ چۆنی یاخوا باش بی زۆر دڵخۆشم ژینە ئیستا لەگەڵمانایت من زۆر زیاتر چەندێکە لەکوێ بووی تۆ تۆش زۆر دڵخۆشی ئەی چی تەکرم ماوەی سەرقاڵی چی بووی کاتەکانت چۆن بەڕێ کرد کتێب دەخوێن تۆ ئەی بژی دەست خۆش کتێبەکەت ناوی چی بوو ناوی چی بوو ئەی شتێک لێوەی فێر بووی کە بە کورتی بۆمان باسکەی بە کورتی و بە کوردی ژمارەکان و ڕەنگەکان فێر بوویت باشە ڕەنگی پەمەی چی پێوترە ئەی دەست خۆش ئەی ڕەنگی زەرد ئەی کە جوان و ژیرە هەمووی بەباشی لەبەر کردووە ئەی ژمارە 2 ئەی ژمارە 1 کاتە چەپڵێکی بەهێز بۆی ئەی لەکوێوە لەگەڵمان نابووی لە هەولێرەوە پەیوەندی پێوە کردین یەک دنیا خۆشەویستیمان هەیە ئەی پێمان بڵێ چەند ساڵی
ساڵم 6 بەڵێ تەمەەن درێژبی ئەی گۆرانێکی خۆشە زانی بەڵێ باڵێ چۆن ئەیزانی چۆن لەبەر کردووە لە مەکتەبدا لە مەکتەب لەبەری کردووە کاتە با گوێمان لێبێ فەرموو بەهارستان لەما بەهار هات خۆشی بۆ گوندوشە هات بگی بمڕادی دەخوێنێ بە ئازادی بەپۆلە لەسم بۆتر لەسم بۆ سەیرانی کورد سامم ئێستا کوردستان و بەهەشتا ئەی دەم خۆش دەستەکانە خۆش تۆی گشتم بەڕاستی زۆر خۆش بوو گۆرانێکت باشە یاری ڕەنگەکان کەین یان بڕۆینە لای چرخەکەمان بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ کاتە پەلێتی کە بزانین چیمان بۆ دەرەچێ منی ژەڕۆمە لای چرخەکەمان و با پێکەوە بڵێن 1 2 3 1 2 3 دەست خۆش دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو هەمان بڕگەی چۆن کارباوان نییە بەڕاستە بەڵێ ئەی چی بکەین یەی بۆ ئێرە دووبارەکەینەوە بەڵێ با دووبارەکەین 1 2 3 بە بزانی چرخەکەشمان ئەڵە دووبارە هەوڵ بنەوە ئێ بەخوا هەوڵماندا چرخەکە هەر حەزەکەی هیلاکمان کرد با دووبارە بڵێن 1 2 3 1 2 3 کارەبا ناتەوە نەهاتەوە گاندنی تۆپمان بۆ دەرچوو زۆر باشان بڕگەیەمان پێویستی بە کارەبانی سێرکە ئێمە لە ژمارەیەکەوە هەمانە تاوەکو ژمارە 6 واتە 6 ژمارەمان هەیە باشە بە دڵی خۆت ژمارەیەک دیاریەکەی ئەنجە تۆپەکەمان ئەڕواتە ناو ئەو ژمارەیەوە ئیتر خۆت و بەختی خۆت ئەو ژمارەی کە دیاریت کردووە ئەچێتە ناو گۆزەکە لە کۆتاییە یاخودنا باشە باشە ژمارە 1 2 3 4 5 6 کامیان هەڵەبژێری سێ بەڵێ سێ سێ بەڵێ بیگۆڕە تۆ لە پۆلی چەند بوویت چەند ئەم ساڵ لە 1 بوویت ئەم ساڵ لە پۆلی 1 بوویت زۆر باشە ژمارە 1 پۆلی 1 تە ژمارە گەڵژێر ژمارە چەند؟ 1 دڵنیای؟ ئەدی با بزانین ڕاستە 1 2 3 بەڵێ براوە بووی پیرۆزە خوات لەگەڵ عەزیزم خوافیز خوافیز بەڵێ ئەکێ ترمان لەگەڵایە بەڕاستانە کۆتا پەیوەندی بوو ئازیزانی من کۆتا پەیوەندی بوو پێنجشەممەشە پێیوام کە سبەینێ هەینێکی خۆش بەڕێکە لەگەڵ خێزانەکانتانە بە دڵخۆشی و بە لە ساغیەوە پێکەوە بن منیش لێرە ماڵاوایتان لێکەم و ڕۆژی یەکشەمە لەبەرەوەی کە هەموو یەکشەممە و سێشەممە و پێنجشەممەیەک بەرنامەی ژیری و دیارە بۆی ڕۆژی یەکشەممە ساعت 4 ئەگەڕێمەوە بۆلاتان هاوڕێکانم وانی کە براو بوون پیرۆستان بێ ئەوانی کە لە سلێمانیەوە بوون ئەتوانن کە هەچ کاتێ بخۆیان گونجاو بێت ئێستا بە بەیانی بێت و بەیانی بێ پێنجشەممەکەی تر بێ نابا زۆر دوور نەبێت باشە هەچ کاتێ بەس بۆ ئێوە گونجاو بێ بەڵام لە ماوەی هەفتەیەکا بتوانن کە سەردانی دەستگای میدیای کورساتکەن بۆی کە دیارەکانتان وەربگرن هاوڕێکانی تریشمان کە لە شارەکانی ترەوە لەگەڵمان نابوون ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین و ئەوانیش لە ڕێگەی نووسنگەکانمانەوە ئەتوانین دیارەکانیان وەربگرن دووبارە زۆر سپاس بۆ ئایکی و بۆ سپۆنسەرەکەمان زۆرم خۆشەوێن ئاگاداری خۆتان بن خواتان لەگەڵ